لا بشوشەوە ئەگەر دەست پێ بکەم کە پێیوەستە بەم بابەتەوە لە ئێوەزان کە ڕۆژی یەکشەمە جەژنەوە یەکشەمە هەتاوەکو یەکشەمەی داهاتوو ئەبێتە پشوو واتە شەمە بۆ خۆی دەوام نییە یەکشەمە جەژنە هەتاوەکو یەکشەمەی داهاتوو لە هەرێمی کوردستان پشووە بێت ئینشەڵڵا هاونیشتیمانیان بە سەلامەت جەژنێکی خۆش و سەلامەت و لەگەڵ خزم و کەس و دۆستانیان بەسەر بەرن. لە پرسی یەکەم بابەتی نەوتە هەرچەنە من هەرچی باسکەمەوە هەر پرسیاری لەسەرەکەنەوە بەڵام هەنێکی خەمەڕوو ئێوە ئاگدارن کە کۆبوونەوەیەک هەبوو لە بەغدا پێش چەند ڕۆژێک شاندی هەرێمی کوردستان لەوێ بوون ئەم شاندە لە دەرەنجامی پەیوەندیەکانی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی لە دەرەنجامی لێکتێگەیشتنی نێوان هەردوو لابوو بڕیاردرا کۆبوونەوەیک بکرێ وەزارەتی نەوتی عێراق وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان و هەروەها کۆمپانیا نەوتیەکان لەسەر ئەم پرسە ناتوانم بڵێم کە ڕێکەوتنێکی تەواوی هەیە بەڵام لێکتێگەیشتنیش هەیە و ئێستا مەساری گفتوگۆکان بە ئاراستەیەکی باشە ڕوا لەگەڵ حکوومەتی فیدراڵ ئەوەی کە کێشەی لەسەر بوو تێچووی بەرهەمهێنانی نەوتە ئەوەی کە کێشەیەکی سەرەکیەوە کۆمپانیاکانی بەرهەمهێنانی نەوت ئەو بەڕەپارەی کە بۆیان دیاری کراوە $6.85 بە پارەیەکی کەمی ئەزانن بەوەی کە بتوانن دەست بە بەرهەمهێنانی نەوت بکەنەوە بۆیە ئەم بابەتە هێشتا ماوەتەوە و نەگەشتوونەتە چارەسەری کۆتایی بەڵام بێهیوانین لەبەرەوەی کە بە هەموو ئاراستەکانەوە گفتوگۆکانی ئێمە لەگەڵ حکوومەتی فیدراڵ گفتوگۆی باش و ئەرێنین و دەرەنجامیان هەبووە و بێگومان ئەگەر بگەڕێنەوە سەرچاوی ئەم کێشە ئەرێنیە سەردانەکانی بەڕێز جەنابی سەرۆک وەزیرانە بۆ بەغدا و هەموو ئەو شتانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان داوا کراوە جێبەجێی کردووە و ئەرکی سەرشانی خۆی بەجێگەیاندووە لە مەسەلەی نەوتیش ئەمە بڵێم کە ئێستا بابەتەکە لە نێوان کۆمپانیا نەوتیەکان و حکوومەتی فیدراڵە و حکوومەتی هەرێمی کوردستان ڕازیە بە ڕێکەوتنی نێوان ئەم دوو تەرەفە و هەموو ئاسانکاریەکە کات بۆی کە ڕێکەوتن بێتە ئاراوە بە مەرجی پاراستنی مافی دەستوری حکوومەتی هەرێمی کوردستان لەم پرسەیە. بابەتی دووەمە و دوو بازگەیە دوو گۆڕەپانی بازرگانی کراونەتەوە لەسەر ئەمە گفتوگۆ کرا لە ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ کە لە مووسڵ و دیالەیە لیژنەیەک لە حکوومەتی فیدراڵ کۆبوونەتەوە و قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە دەوترێت مبەرڕەکە ئەوەیە کە دەیانەوێت بەم ڕێگەیە ڕێگری لە گەندەڵی بکەن لەو بازگانەی کە لە خواروی هەرێمی کوردستانەوە هەن ژمارەیەکی زۆر بازگە هەن ئەوترێت کە ئەم بازگانە لە هەندێک حاڵەتا پارەیان وەرگرتووە و حاڵەتی دووبارەش ینی تقریبەن بۆتە دیاردە پارەیان وەرگرت بێت لە شۆفێرەکان لەوانەی کە لەو لەسەر و هێڵانە بازرگانیەکەن بۆیانەوێت لە بەم جۆرە ڕێگری لێ بکەن بەڵام ئەمە کاریگەری خراپێ بێت لەسەر هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستان بۆیە لە دوای جەژنیش لەسەر ئەم پرسە گفتوگۆ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵە بێت بەڕێز وەزیری ناوخۆ لەسەر ئەمە قسەی هەبوو ڕوونکردنەوەیدا بەڕێز وەزیری دارایی راپۆرتی خۆی خستە ڕوو لەسەر ئەم بابەتە شاندێکی وەزارەتی ناوخۆ لەسەر ئەم بابەتە سەردانی بەغدایان کردووە و لە دوای جەژنیش گفتوگۆکان بەردەوام بن و بەڕێز وەزیری ناوخۆ لە کۆبوونەوەکەیان ڕایگەیاند کە لەسەر ئەم پرسەش یعنی کێشەیەکی زۆر گەورە نییە ئەگەینە چارەسەر. بابەتی سێەم سەرژمێری بوو بەڕێز وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی گوردەکاری خستە ڕوو و مێژووی سەرژمێری لە عێراق هەموو شی کردەوە پەیوەندیەکانیان لەگەڵ وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدراڵ کە لە مانگی 11 حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم پرسە چۆن ئامادە بێت و پەیوەندیەکان تەنسیقیان چۆنە بێت بۆ ئەنجامدانی سەرژمێری لە هەموو عێراق. ئاگادارن کە قوتابیانی پۆلی 12 تاقیکردنەوەکانیان نزیکە زیاتر لە 121,000 قوتابی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان تاقیکردنەوە ئەنجامەدەن
بەڕێز وەزیری پەروەردە لەسەرمە تەوزیحیدا لە ڕووی ڕێکخستنی شوێنەکانی تاقیکردنەوە و هەروەها سکیۆریتی و سەلامەتی پرسیارەکان کە دانرێن و ڕەخساندنی کەشێکی باش بۆ قوتابیان بۆی کە بتوانن لە کەشێکی باشە چونکەکوێتە ناو گەرماوە تاقیکردنەوەکانیان لە کەشێکی باشیان بۆ بڕەخسێبووی بتوانن تەرکیزیان باش بێت و تاقیکردنەوەیکی باش ئەنجام بدەن. لەسەر ئەمەیان من زۆر لەسەری ناڕۆم بەجێ هێڵم بۆ بەڕێز وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردە حتمەن بۆ خۆیان وردەکاری و ڕێنمایی و هەر بەرچاوڕوونیەکە بێت بۆ قوتابیان ئاماژەی پێکەن. اینجا من بە کورتی قسەم کرد بۆی کە دەرفەت بە ئێوە بدەم پرسیارەکانی ئێوە وەرگرن بە ئەم جارە لەم لایەوە کۆنگرەی پێشوو لێرەوە دەستمان پێ کرد. فەرموو. کاک پێشەوا من قارەمان زۆهرم لە کەناڵی کورسات دوو پرسیارم هەبوو هەرچەندە پەیوەندی بە کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیرانە بەڵام بە دەرفەتی دەزانم. یەکەمیان سەبارەت بە کێشەی کەم ئاویە بەتایبەت لە وەرزی هاوین بەشێکی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کەم ئاوی دەبێتەوە. ئێستا لە چەمچەماڵ گرفتی کەم ئاوی هەیە چەند جارێک قایمقامی چەمچەماڵ باسی لەوە کرد کە نووسراویان بەرز کردوتەوە هیچ هەوڵێکی بۆ چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی. پرسیاری دووەم سەبارەت بە فرۆشتنی غازی هەرێمی کوردستانە. دەنگۆیەکە بوو کە دانە غاز دەفرۆشێتە حکوومەتی عێراق. هیچ زانیاریەک هەیە یاخود هیچ هەمانجێک هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان؟ سوپاس. هەر کەسێک لە حکوومەت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستی هەبێت پێویستە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕاوێژ بکات. بۆ وەڵامی پرسیاری غاز هەر ئەوەندە جوابم هەیە. مەسەلەی دەنگۆکە جوابی دەنگۆ نادەینەوە وتمان. مەسەلەی کەم ئاویش بەڵێ ئەم بابەتە نەک ئێستا پێش چەند مانگێک حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرم بابەتە جۆڵی هەبووە بە تایبەت نووسینگەی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ پارێزگارەکان لەسەر هێڵبوون بۆی کە هەوڵ بدەین کاریگەریەکانی کەم بێت کاریگەری کەم ئاوی ئەو هاونیشتیمانیان نەکەونە ناڕەحەتیەکەوە کە ینی هاوینێکی سەخت بەڕێ بکەن بەهۆی کەم ئاویەوە. بۆیە نووسینگەی جەنابی سەرۆک وەزیران و وەزارەتە پەیوەنددارەکان لەم بارەیەوە لەگەڵ پارێزگارەکان لەسەر هێڵە. فەرموو کاک پێشەوای وارە باش. باشتر. منیش دوو پرسیارم هەیە. پرسیاری یەکەم ئەوەیە کە هەفتەی ڕابردوو قاسم عەرەجی لە هەولێر بوو لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ کۆبوونەوەیان هەبوو. تەوەری سەرەکی کۆبوونەوەکان چی بوو؟ پرسیاری دووەمیشمەوەیە هیچ گەرەنتیەک هەیە هیچ ڕێکەوتنێکراوە لەگەڵ حکوومەتی فدراڵی بۆ ئەوەی کە مانگەکانی داهاتوو موچەی هێزانامنیەکان و پێشمەرگە ئەم کێشەی بۆ دروست نەبێت؟ زۆر سپاس. لە مەسەلەی موچە بەڵێ ڕێکەوتن هەیە و هەندێک شت هەبوون لە نێوان ئێمە و حکوومەتی فیدراڵ هەندێک داواکاری هەبوون داواکاریەکان جێبەجێکراون بۆیە هیچ بربەستێک نییە لەوەی کە جارێکی دیکە موچەی هێزانامنیەکان دوا بکەوێ و دوای جەژنیش ئەو موچەی کە نەدراوە هی هێزانامنیەکان ئەویشە دەرێت. بابەتی بەڕێز ڕێوەشکاری یاسایشی نیشتیمانی عێراق لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ شتی زۆر هەیە کە ئێمە پێکەوە قسەی لەسەر بکەین و ئەم کۆبوونەوانە بەردەوامن. هەر لەسەر ئەم بابەتانەیە کە من ئێستا وردە قسەیان لەسەرەکەم و جوابیانە دەمەوە بەشێکیان مەسەلەی ئەمنیە مەسەلەی دەروازە سنووریەکانە مەسەلەی سنوورەکانە ینی ئێمە لەگەڵ حکوومەتی فیدراڵ شتی زۆر هەیە پێکەوە قسەی لەسەر بکەین بۆ ئێمانە کۆبوونەوەیەکی ئاساین و نامۆنین. سپاس. کاک پێشەوا من سەرباز ئەحمەدم دەمەوێت ئەوی بڵێم کە باس لەوەی کرد کە کێشەکان چارەسەر کراوە بەڵام بە چ زۆرێک کێشەکانی هێزە ئەمنیەکان چارەسەر کراوە کە گرنگی ئەوە بێت کە موچەکانیان دوانەکەوێت و پرسیاری دومیشم ئەوەیە کەی دەست بە ئەوە دەکرێت فەرمانبەران پلیان بەرزکرێتەوە چونکە بە تایبەت لە هێزە ئەمنیەکان هەیەە زیاتر لە 10 ساڵە لە پلەکەی خۆیدا ماوەتەوە کەی ئەو چارەسەریە لە بۆ ئەو فەرمانبەران و هێزە ئەمنیەکانیش دەکرێت. تەواو باش. ڕێکەوتنەکانی ڕابردوو هەمیشە ئێمە ڕێکەوتنمان زۆر ئەنجام داون بەڵام زۆر جار بینیومانە کە هەمیشە عەرقەلەی تازەیان بۆ دروست کراوەیان بۆ دروستە بێت. بۆیە ئەم جارە هیواخوازین چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە و هەموو داواکاریکی جێبەجێ کردووە و ئێستا هیچ شتێک نەماوەتەوە. گەرنتیەکە ئەوەیە هیچ شتێک نەماوەتەوە بێتە ڕێگر لە بەردەم ناردنی موچەی هێزەمنیەکان یان فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەوەی داواکراو بۆ جێبەجێ کراوە. ئیتر ئەگەر داواکاری تازە بێن ئەمە
قسەیەکی دیکە مەسەلەی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەرانیش ئەمەش هەر دیسان پێوەستە بە ناردنی بەشەبوجێ هەرێمی کوردستان و نەک موچە ئەگەر بێت و بە تەواوی بە مەزبوطی بەشەبوجێ هەرێمی کوردستان لەگەڵیان موچە بنێردرێت بێگومان ئەمەش دەست پێکاتەوە. سوپاس. ئێوارە باش ئاڵان ئەحمەدم لە کوردستان تیڤیەوە. دوو پرسیارم هەیە سەبارەت بە پرۆسەی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان. هەمومان دەزانین ینی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو داوێژ بەرەو با ئەلکترۆنیکردنی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستاندا. ئەمە چەند مانگێکە لە ڕێگەی هەژماری منەوە موچە دابەشەکرد ژمارەیەکی زۆر فەرمانبەران. بەڵام لێرە و لەوێ هەندێک لە میدیاکانەوە دێن باس لە خراپی سیستەمەکەی دابەشکردنی موچە دەکەن. ئایا ئەمە گرفتە یاخود سیستەمەکە گرفتی تێدایە؟ ئەمە ئەمڕۆ ژمارەیەک لە میدیا باسییان لەوەردەکە گرفتە موچە نیە پارە نیە لە ئایتیەمەکان. ئەمە گرفتە لە ئایتیەمەکان یاخود لە سیستەمەکەیە. پرۆسەی تەوتین بەکوێ گەیشتویان هەنگاوەکانی بەکوێ گەیشتون چۆن چارەسەر دەکرێتمە پرۆسەی تەوتین چۆن بەڕێوە دەچێتن لەگەڵ حکوومەتی عێراقیکە باسە دەگرێت فەرمانبەران تەوتین بکرێن. پرسیارێکم سەبارەت بە سەرژمێریە وەکو باست کردەوە وا بڕیارەمانگی یا سەرژمێری لە هەموو عێراق ئەنجام بدرێتن. ئەمڕۆژ جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق دکتۆر شاخەوان عەبدوڵڵا باسی لە مەترسیەکانی سەرژمێری کرد لە ناوچە کوردستانیەکان ئەگەر دژ بە مادەی 140 بێت. ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی ئەوە دەکەن کەوا سەرژمێریەکە دژ بە مادە دەستوریەکان نەبێتن و دژی پێچەوانەی بنەماکانی دەستور بە تایبەتی مادەی 140 نەبێت چونکە ئەم سەرژمێریە ڕەنگ بێ بۆ عێراق ڕەنگی بۆ ناوچە کوردستانیەکان دوور جار گرنگ بێت چونکە گەڕانەوەی هەم مافە بۆ کوردستانیان و سەلماندی ئەو ناوچانە. حکوومەت هێرم چی کردووە بۆی ئەم مەترسیە لەسەر ناوچە کوردستانیەکان بڕامێنێتەوە لە چوارچێوەی سەرژمێریدا؟ سوپاس. دەستت خۆش بێ وڵا حاضر بم بۆ پرسیارەی نۆتم کردبوو لە لای خۆمەوەی مەسەلەی هەژماری من. باسی میدیات کرد بەڕاستیت پێ بڵێم هەمووی کە مایکی هەیە و کامێرە هەیە لە کوردستان میدیانیە. هەندێکی هەر ڕێگە گەربیش و بهێنم وەکۆ ئەیتی ئەمانەیە کە بە پارەی تێەکەی و بەڵام ئەوان پارەیان تێکرێت وەکو دەخیلە بە پارەی ئەم لا ئەولا ئیشەکەن دژ بە هەنگاوە باشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کامانە کۆمەڵێک میدیای بەکرێ گیرا و ناڕاستن لەگەڵەوە نین کە هەرێمی کوردستان ببێتە خاوەنی سیستەمێکی ئابووری و سیستەمێکی شەفاف و لەگەڵ هیچ پێشکەوتن و هەنگاوێکی باشی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دانین و دژایەتێکی کوێرانەی ئەیکەن. بەداخەوە بەشێکی زۆریان لەلای ئێمە ناسراون و بەپێی ئەو ئەرکەی لەسەر شانیانە نەبوو بەو جۆرە مامەڵە لەگەڵم قەزیە گەورانە بکەن کە خزمەت لە کۆتاییە خزمەت بە هەرێمی کوردستانەکەن. تاوەکو ئێستا نزیکەی ئەم مانگە 50,000 کەس موچەکانی خۆیان لە ڕێگەی هەژماری منەوە وەرەگرن. زیاتر لە 100 ATM دانراون بۆی کە فەرمانبەران بتوان دەستیان بە موچەکانیان بگە. لە 100 ATM ئێمە لە سیستەمێکی بیدایەتین هەنی وڵات هەیە بە 10 ساڵ ئەمیشەی کردو کە ئێمەمانوێت بە 2 ساڵ تەواوی بکەین. یعنی ئەگەر لە 100 ATM دانەیەک ئیش نەکا دانەیە کێشەیەکی تیابێت و ئەبێ بچی یەک دنیا مایکی لێ کۆ بکەیتەوە و بیکەیتە هەڵا و ئەیتیمەکان سیستەمەکە شکستی هێنا و ئەم سیستەمە شکستی نەهێنا و ناشی هێنێت ئیرادەیەکی بە قوت لە پشتێتی و مانگی داهاتوو ژمارە ئەیتیمەکان زیاترە بێت 100 ATM ئەبێتە ئەوەندە و نیوێک و ژمارەی فەرمانبەرانی ئەوانەشی کە لە ڕێی ئەیتیمەکانەوە موچە وەرەگرن ئەبێتە 2 ئەوەندە. بۆیە ئێمە ئەزانین کە گۆڕانکاری قورسە بەڵام ناگەڕێنە دواوە و ئەوەی کە بزانین خزمەت بۆ وڵاتە ئەکا خزمەت بە پرۆسەی شەفافیەتەکە لە بەرژەوەندی گەندەڵەکانەدا لە بەرژەوەندی ئەوانەدا کە نایانەوێت مەزدەری پارەکەیان دیار بێت بێگومان ئێمە دەستی لێبەر نادەین و جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی ناکشێتەوە لەم بابەتە و سوورە لەسەرەوەی کە پێویستە هەرێمی کوردستان خاوەنی سیستەمێکی بەهێزی دارایی بێت. بۆیە هەم خەڵکی هەرێمی کوردستان هەم ئێوەش بەم یەک دوو کامێرە و یەک دوو پەیجانە تێمەکەون چونکە لەلای ئێمە باش ناسنامەیان ناسراوە زانین کێن و چین و کێشە پێیان دەڵێت بەم ستایلە ئیش بکەن. لە 100 جیهازی ئەلکترۆنی خۆ ئەم پارەی لە ژێرزەویەوە بۆ نایێت. ئەگەر تۆ مەسەلەن ئەیتیئێمێک 10,000 فەرمانبەر لە زەختەکەیان لەسەر 10 ATM بێت ئێکە کە پارەی خۆی وەرگرت
بوچەکەی خۆی وەرگرت پارەیان نامێنێت غێر ئەبێت پارەی دەکەیتەوە پارەی بخەیتەوە سەر و خۆمە جیهازەوە بێ پارەی لە سەردانیتەوە خۆ مەطبعی پارە نییە پارەکە تەبعکات و یەکسەر فەرمانبەروەری بکرێت یان جیهازێکی ئەلکترۆنیە ئێستا 15 کەس لەم ژوورن مۆبایلەکانتان لەوانەیە یەکێک لە ئێوە کەمێکی تر مۆبایلەکەی خەلەلێکی هەبێت کێشەیەکی هەبێت مایکەکەت لەوانەیە ئیژ نەکات ئەمە ئەلکترۆنیاتە لە 100 دانە دوان ئیژ نەکات حەق نییە تۆ 50 کامێرە بیتە بەردەمی و هەموو پرۆسەکە زەڕوی سفرکەی بۆیە لە لای ئێمە ئەو میدیانە نەیعتیباریان هەیە نەگوێ لێ گیراون و نە بە میدیاکاریشیان نەزانین پرسیارێکتان لە بیر چوو با من بێڵێم معلوماتەکە تاوەکو ئێستا نزیکەی 4000 کەسیش لە ڕێگەی TBI-ەوە زانیاریان داواکراوە حکوومەتی هەرێمی کوردستان زانیاریەکانی ناردووە ئەمڕۆژ 653 فۆرمی زانیاری نێردراوە بۆی کە لە ڕێگەی بانکی TBI-ەوە بەشداری لە پرۆسەکە بکەن سەبارەت بە سەرژمێری هەر بابەتێک پێچەوانەی دەستور بێ پێچەوانەی مادەی 140 بێ پێچەوانەی مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هیدارەی هەرێمی کوردستان بێت حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵی نابێت نقطە کاک پێشەوە ڤاڵفازڵم لە کەناڵی کێنن هەر دەربارەی موچە پرسیارم هەبوو بەڵێ بەڕاستیەوەی بەلای موچە خۆرانیشەوە گرینگە ینی جەنابیشت ئاگداری ئەوەیە کە موچەکەی لە کاتی خۆی وەربگرێتن ئیتر بە هەر ڕێگایەک و بە هەر جۆرێک پێی دەگات ڕەنگە بەلای ئەوانەوە گرنگ نەبێ ئەوەی کە گرنگ بێ لە کاتی خۆیدا موچەکە وەربگرێ چەند مانگێکە گرنگە کە بە سیستەمێکی پێشکەوتووی جیهانی شەفاف کە هەموو وڵاتە پێشکەوتوەکانی دنیا پێڕەویەکەن گرنگە کە بەم سیستەمە بگاتە دەستیان جا پرسیارەکەی من ڕۆژگارێک هەر خۆتان ئێوە میدیاکارەکان ڕاپۆرتانە کرد لەسەر ئەوەی کە خانەنشینەکان دانیشتون لەبەر گەرما و لەبەر پاڵپاڵێن و سەریان نەهات و کابرایوت لە حوتی بەیانیەوە لێرەم و هەر ئێوە خۆتان میدیاکان ڕاپۆرتان لەسەرەمە کرد ئێمە ئەمانەوێت ئەمە نەهێڵین ڕێک منیش مەبەستم ئەوە بکەواتە گرنگە بە چه شێوازێکی ژەگاتە دەستیان گرنگە بەڵام بە تەوتین بێ یاخود بە لە ڕێگەی هەژماری منەوە بێ بۆ ئەو ڕەنگە بڕی ئەو پارەی کە لە هەژماری کراوە ئەم شتێکی ئەمە حەل بووە ئەم بابەتە جا پرسیارەکەی منەوە لە مانگەکانی داهاتوودا ئەم گرفتانە چارەسەر دەکرێت هیچ دڵنیاییەک هەیە بیدەنە بە موچە خۆران کە چارەسەری ئەم کێشانە بکەن ئیتر موچەکەی دوانەکەوێت تۆ پرسیارەکەی ئەو گەنجە کەشخەیەت کرد جوابم دایەوە هەمان جواب هی تۆشە بیدە بە کاک چۆمان با من پرسیارەکەم پرسیاری دووەمە بکە ئەگەر ناوە جوابم داوەتەوە پرسیارەکەم تەواو نەکردوێ هێشتا دڵنیاییەک بدەن بە موچە خۆران ئەمە یەک دوو ئەو بیانوانەی کە با بڵێن ئەوانەی کە بەغدا داوای دەکەن لە ئێوە مانگانە بۆ نمونە دەڵێ گرفت لە لیستی موچە خۆراندا هەیە ئێوە بە دوواداچوونتان کردووە بورە بە دوواداچوونتان کردووە هەر بەڕاست گرفت هەیە یاخود تەنها حکوومەتی بەغدا بیان و دەگرێت سوپاس دەست خۆش بێت 195 جوابدا بوو ئەوەی گرفتەکە ئەگەر گرفت هەبوو بێ چارەسەرمان کردو هەندێک جار هەبوو هەندێک جار نەبوو دەست خۆش ئێوەرە باشکاک پێشەوە سەرچاوکاک چۆمان سپاس دەکەم ئەمێ لە بابەتی ڕادستکردنی داهاتی نانەوتی هەرێمی کوردستان چی کردووە حکوومەت هیچ داهاتێکی نانەوتی ڕادستی بەغداد کردووە پرسیاری دووەمم تقریبان کاک پێشەوە سی خولەکێک پێش ئێستا لە حەج ینی لەوێ پەیوەندیان پێوە کردم باسییانەوە کرد کە ئەمان بە شێوەی ڤیزە ڕۆشتوونەتە ئەوێ ئێستا دەست بەسەرن لە ئوتێل و لە هەندێک شوێنەکان و هەندێکشیان لە جددا دەگیرێن دەبێت پارە بنەوە بگەڕێنەوە هەندێک بابەت هەندێک گرفتیان هەیە حکوومەتی هەرێم خۆی بە ینی ئەوە دەزانێت کە پەیوەندیان لەگەڵ بگرێت بۆ چارەسەرکردنی گرفتەکە یاخود ئەمە هیچ پەیوەندی بە حکوومەتەوە نیە خۆیان بە ڕێگەیەکی ناسایی ڕۆشن بۆ ئەنجامدانی پرۆسەی حەج سپاس لە مەسەلەی داهاتی نەوت پێکەوە هەنگاوی باشمان بڕیوە لەگەڵ حکوومەتی فیدرال لەسەرم بابەتە ڕێکەوتنیەکی باش لە تێگەیشتنێکی باش هەیە حکوومەتی هەرێمی کوردستان پارەشی ناردۆ بۆ سەرحسابی وەزارەتی دارایی حکوومەتی فیدرال بابەتی حەج بێگومان باسی ئەوانەکەی کە بە شێوەیەکی ڕەسمی ناویان نەگەڕاوەتەوە بۆ حەج چۆن مامەڵەیان لەگەڵەکرێت من ئەتوانم دوای کۆنگرەکە پرسیار لە بەڕێز وەزیری ئەوقاف بکەم و جوابەکەت بۆ وەنێرم